ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند ئەو کۆبوونەوە چوار قۆڵەیی لەگەڵ ڕێبەرانی فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا ئەنجامی داوە زۆر ئەرێنی بووە. ئەو لێدوانە لە پەڕاوێزی لووتکەی ڕێبەرانی پەیمانی باکووری ئەتڵەسی ناسراو بە ناتۆدا لەسەر بارودۆخی سووریا ڕاگەیەنرا. ئەردۆغان ئاماژەی بۆدا لە کۆبوونەوەکەدا گەشت مۆداکانی قەیرانی سووریا و ڕێگەچارەی سیاسی وڵاتیان باس کردووە. ئەنگێلا مێرکڵ ڕاوێژکاری ئەڵمانیاش سەرەڕای هەندێ بۆ چوونی جیاواز کۆبوونەوەکەی بە ئەرێنی هەڵسەنگاند. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنساش لەبارەی ئەنجامی ئەو لووتکە چوارقۆڵێەوە وتی تورکیا دەوڵەتێکی گەورەیە و زۆریش ڕێزی لێ دەگرێت و دیالۆگیشان لەگەڵ ئەنکەرە بۆ چارەسەری قەیرانی سووریا بەردەوامە. گەرچی لا چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی لێدوانەکانی ماکرۆن و ئەردۆغان لەسەر داهاتووی ناتۆ گرژی و ئاڵۆزی دیبلۆماسی کەوتە نێوان تورکیا و فەڕەنساوە، بەڵام هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەچوون بەرژەوەندی ئابووری و بازرگانیەکانیان لە ئاستێکی بەرزدایە و هەرگیز ناگاتە پشتڕانی پەیوەندیەکانیان. بەتایبەتی ئەو پەیوەندیانە بەردەوام لە هەڵکشان و گەشەدا بووە کە چاوژۆغڵۆی وەزیری دەرەوەی تورکیا لە حوزەیرانی ڕابردوودا ڕایگەیاند هەردوو وڵات ڕێک کەوتون قەبارەی بازرگانی نێوانیان لە 14 ملیارەوە بۆ 20 ملیار دۆلار بەرز بکەنەوە. ئەمە جگە لەبوونی 6 خوێندنگەی فەڕەنسی و 6 خوێندنگەی ئاینی و ناوەندی ڕۆژهەمەتی فرانکۆفۆنی لە تورکیادا. هەروەها لەو خوێندنگانەی حکوومەتی تورکیا بۆ زمانی فەڕەنسی کردوونیەتەوە. پەیمانگەی فەڕەنسی بۆ تۆژینەوەکانی ئەنادۆڵ مێژووی دامەزراندنی بۆ ساڵی 1930 دەگەڕێتەوە. زانکۆی گەڵاتاسەرای فرانکفۆنیش کە لە ساڵی 1992دا کراوەتەوە ساڵانە 3000 قوتابی وەردەگرێت و پەیمانگەی فەڕەنسیش لە ئەنکەرە کە لقی لە ئەستەمبوڵ و ئەزمیر هەیە ئاستی بەرزی تۆڕی هەمانگی نێوان هەردوو وڵات نیشان دەدات کە ناکرێت لەسەر جیاوازی بۆ چوونی سیاسی بکەوێتە مەترسیەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش نیگەرانی خۆی لە وتەکانی ماکرۆن دەربڕی کە ناتۆی بە ئامردوو چوان دەبوو چونکە بە بۆچوونی ناوبراو ئەوە ئەوروپا و فەڕەنسان پێویستیان بە ناتۆیە و ئەمریکا ئەو پێویستی پێ نییە. ئەو جەختی لەسەرەوە کردەوە کە ناتۆ توانیوێتی پارێزگاری لە یەکگرتووی ئەوروپا بکات. ترامپ لەبارەی تورکیا و ئەردۆغانەوە ڕایگەیاند ئەو وڵاتی خۆش دەوێت و پەیوەندیان لەگەڵ ئەردۆغان باشە. لەبارەی هاوکاری تورکیاشەوە لا کوشتنی ئەو بەکر بەغدادیدا ڕۆڵی تورکیای بەرز نرخاند بەوەی هەرچێکی توانیوە کردوێتی. لەبارەی مانەوەی تورکیاش لە چوارچێوەی ناتۆدا ترامپ ڕایگەیاند ئەو باسە دەبێت لە نێو وڵاتانی ئەندامدا گفتوگۆی لەسەر بکرێت. گەرچی لەسەر قەیرانی سووریا و کێشەی سیستمی S-400 ڕووسی تورکیا وڵاتانی ناتۆ کێشەکەوتە نێوانیانەوە، بەڵامەوەی قەیرانەکەی ئاڵۆزتر کرد هێرشی تورکیا بوو بۆ سەر باکووری سووریا چونکە پێناسی تورکیا وڵاتانی ناتۆ بۆ یەپەگە و سووریای دیموکرات پێچەوانەی یەکترە و هەرچەند قورس و دژوارە بەڵام دەبێت لەم لووتکەیەدا چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە.